بەناوی خی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام جارێکی تر لە ستۆدیۆی 104ەوە بە خزمەتیەوەی بینەری عزیز شاد دەبینەوە دیارە بەرنامەیەم جارە لە ستۆدیۆی 104ەوە تایبەتە لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ڕێکخراوێکی سەرەکی و کاریگەرە لە کار و ئەزمموی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی و لە ئێستاشدا دیارە ئەم ڕێکخراوە پشتیوانی خۆیان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەربڕیەوە بەردەوام لەگەڵ بانگەشەکان بۆ لیستی 104 ئەمان لەسەر شەقام و لە مەیدانەکانی بانگەشەدا بەدیار دەکەون. لە ستۆدیۆی 104 دەمانوێت گەنگەشەیەک لەسەر پشتیوانی ئەمان و خواست و داواکاری ئەمان و چۆن ئەمان پشتیوانی خۆیان بۆ لیستی 104 دووپات کردوێتەوە ئەم گەنگەشەیە لەگەڵ ئەم برادرانەدا بەردەوامی پێ بدەین بۆی کە زیاتر لەسەر لیستی 104 و کارەکانی لیستی 104 و پەیامی لیستی 104 کە تایبەتە بە کەرتی پەروەردەوە قوتابیان زیاتر قسەیان لەسەر بکەین. دیارە میوانەکانم لێرە لە ستۆدیۆی سلێمانی پێکاتون لە 27 ساڵ سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەخێربەی مامۆستا بێستون ئیبراهیم عومەر ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەخێربەی مامۆستا ئیبراهیم و هەر لێرە لە ستۆدیۆی سلێمانی کاک دیلان کارگێڕی ناوەندی چەمچەماڵ و کاک درود ئەندامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کاک دیاری کارگێڕی ناوەندی تانجۆرم لەگەڵە بەخێر برایان و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر سەرهەد عوسمان ئەندامی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان لەگەڵایە کە سەرەتا دەچمە لای دکتۆر بێستون سکرتێری ڕێکخراوی قوتابیان و لێ دەپرسم کاک دکتۆر دیارەوە کە پشتیوانی خۆتان بۆ لیستی 104 دووپات کردوێتەوە باوەڕتان وایە کاندیدانی لیستی 104 و لیستی 104 چی پێیە کە تایبەت بێ بە بەرەو پێشبردننی پەروەردە و نێشتنی ئەو کێشانەی کە لە کەرتی پەروەردەیە هەن. بەڵێ بەناوی خی بەخشندەی میرەبان سوپاس بۆ جەنابەت بۆ تەواوی هاوکارانت بۆ تەواوی بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام. ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان سەربەرزیم بەوەی کە پارتێکی خاوەن ڕابردووە و تاقی کراوەتەوە بەوەی کە پارتێکە دەتوانێت لە ئاست داواکاریەکانی جەماوەری هەرێمی کوردستان بێت و ڕازگۆ بێت لەگەڵ ئەو داواکارانی کە داوەتی پشتیوانی ئێمە بۆ ئێستای 104 و لیستەکانی پێشی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ لە قەنەعەت و ناخوانەوە هەڵەقوڵێ لەوە هەڵەقوڵێ کە ئێمە هەمیشە پەروەردەکراوی و قوتابخانی کۆمەڵی ئیسلامی کوردستانین و کۆمەڵی ئیسلامی کوردستان بەو پارتە ئەبینین کە ئەتوانێ داواڕەوەکانی گەلی کوردستان لە هەر جێیەک لەم سەرزەویە لە پەرلەمان بێ لە حکوومەت بێ لە شوێنە جیاوازەکانی دنیا بێت توانێ بگەڕێنێتەوە لە هەرچی کۆمەڵی ئیسلامی بچێتە هەر کایە و منزڵگایەک لەوێت داکۆچی کارێکی سەرسەختە بێ و ڕازگۆیەکی بوێرە بێ و هەمیشە دەنگێکی دلێرە بێ کە بتوانێ مافەکان بگەڕێنێتەوە و ڕازگۆ بێ لەگەڵ و پەیمانانی کە داوێتی چونکە ئێمە لە ڕابردوو هەموو پارتەکان تاقی کراونەتەوە هەموو بەڵێنەکان دراون بەڵێنەکان زۆریان زۆر گەورە بتر بوون لە حەزمی پارتەکان زۆریشیان نتوانراوە لە ئاستر ڕەهەندی دەستوری یاسایی نەبووە بەڵام کۆمەڵی ئیسلامی خۆشبەختانە سوپاسی خوای لەسەرەکەین کە ئەم پارتە بەڵێنێکی نەداوانەی برد بێتە سەر کارێکی دەست نەداوەتێک کە دەستی داوەتێک تا کۆتا بردوێتی هیچ کاتێک نەهاتووە شتێک بڵێت و ئەم شتە دوایی لە سەرشانی ئەم قورس بێ و بە جۆرێ لە جۆرەکان ڕووزەردی بەردەم جەماوەری بێ بۆیە بە شانازیەوە توانین بڵێن ئەم پارتە پارتێکە خاوەن شانازیە خاوەن مێژووە خاوەن ڕازگۆییە خاوەن مەردایەتیە خاوەن بڵێن بەسەر بردنە مامۆستا بێستونەوە وەکو حزبیەکە یان وەکو کەسێکی حزبی دەیڵێت یان بەڕاستی کارەکانی پەرلەمانتارەکان و نوێنەرەکانی کۆمەڵ حکوومەت و پەرلەمان لەناو کایی پەروەردە و قوتابیاندا ڕێگەیاوە. ویستم قسەت بێمە سەرەوە ئێمە لە ڕابردوو نوێنەرەکانمان لە کوردستان نوێنەرەکانمان لە پەرلەمانی بەغداد نوێنەرەکانمان لە حکوومەت لە بەڕێوەبەرایەتیەکان سەلمێنەری ئەم قسانێ منن چۆن بە تێبینی ئەوەی کە ئێمە لە لیژنەکانی پەروەردە و خوێندنی باڵا لە هەموو خولەکانی کوردستان و لە بەغدا لە حکوومەت ئەم نوێنەرانە توانی هەمیشە لەگەڵ خەمەکانی قوتابی خوێندکار بوون هەمیشە یعنی داکۆچی کارێکی سەرسەخت بوون بۆی کە پرۆسی پەروەردە و فێرکردن بە ئاقارێکی ناتەندروستانە ڕوا نوێنەرەکەی ئێمە لە کوردستان کە من ساڵی پار هەر لێرە لەگەڵ بەڕێزێک بەشداریم کردبوو یەکەم و کۆتا داکۆچی کار بوو لە یەکەمەکانی هەرێمی کوردستان کە هاتە سەر شەقامەکان لەگەڵیان بوو لە شەقامەکان لەگەڵ داواکاریەکانیان بوو بۆ وەزارەتە پەیوەندیدارەکان لە کوردستان لە بەغداش ئێمە هەر داوایەکمان هەبوو بێ بۆ نمونە
لەو کاتەی کە ئێمە کۆمەڵی قوتابی هەرێمی کوردستان لە دەرەوە ئەیان خوێن بە تایبەتی لە کاتی بەهاری عەرەبیە بە تایبەتتر لە وڵاتی ئەتوان بڵێم وڵاتە عەرەبیەکانە نوێنەری ئێمە لە پەرلەمانی کوردستان لە بەغدا بە هەمانجی لەگەڵ پەرلەمانتاریتر زۆر یعنی بە خەمەوە بوون لەو بوارە بە دوواداچوونیان کرد تاوەکەوەی کە فڕۆکەی تایبەتمەندیان بۆ قوتابیانە نارد لەو ئاگری شەڕی کە ئەوانی تێدا بوو هێنرانەوە هەرێمی کوردستان سەرجەمیان سەلامەت بوون بۆیە ئەمەی کە من ئەیڵێم قسەی خەڵکە بە من هەنە قسەی خۆم بێ و بە خەڵکی بڵێم و باق و بریقم کردبێ و تۆزێکیش یعنی ڕووکەشم کردبێ ئەوەی کە ئێمە لە ناو خەڵک لە ناو قوتابی خوێنکار لە جیلێک ئەیبینین ئەوان تەنیا ڕازگۆیی ئێسا وەک یەکێک لە بەڕێزەکانی ئێمە ئەڵێ ڕازگۆیی پردی پەیوەندی ئێمەیە یعنی ئێمە و خەڵک و جەماوە ڕازگۆییە بۆیە ڕازگۆیی سەلماندوێتی کە خەڵک بەو جۆرە بەدەم ئێمەوە بێت قسەکانی ئێمە بەو جۆرە بکات بێستون دێمە وڵات کاکی براهیم لە کەرتی پەروەردەیە دیارە پەروەردە ناوی خۆی بە نخۆیەوەتی ڕێکخراوی قوتابیان چی کردووە لەوەی کە ڕنگدانەوەی بۆ نمونەکار و سیاسەتی کۆمەڵ بوو بێت کە ئێوە توانی بێتان پەروەردەیەکی تەندروست هەم لە ڕووی خوێندنەوە هەم لە ڕووی ئەخلاقیات و ڕەوشتەوە بەخشی بێتان بە قوتابیان لە ناوەندەکانی خوێندندا. بەڵێ سپاس بۆم دەرفەتە سەرەتا بە ناوی خوا دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەیی چەندێک ئێمە بڵین سەر بە حزبێکی سیاسیم بەڵام وەکو ڕێکخراوێکی پیشەیی بە کۆمەڵی ئەرکی گرنگ و سەرەکی هەستاوە کە تیایدا زۆرجار بە مادەیەکی زۆر بە پشتیوانێکی زۆر ئەو دەستکەوتانە بەدەست نهاتوە جیاواز لە زۆربەی ڕێکخراوەکانی دیکە ئێمە ئەو جیلە گەنجەی کە لە بەردەستمانە چ ناوخۆ چ دەرەکی ئێمە بە دوو ئاراستە خزمەتمان کردووە ئاراستەیەکیان ئاراستە مۆراڵەکە کە بریتە لە پەروەردەکردنی تاک بۆ ئامانجەی کە بتوانێت لەگەڵ ڕۆژگار و واقع هەڵکات چ لە ڕووی معریفیوە چ لە ڕووی ڕەوشتی و هەتا کۆتایەکەی کە ئەمەی بۆ ئەمڕۆی کاری ڕێکخراوەی زۆر قورسە چکە معلوم بەڕێستان و بینەرانیش لەوانەیە لێ وردەوە بێتن ئێمە ئێستا خەڵک ناتوانێت فرای کاری ڕێکخراوەکە بکەوێت چ جای بتوانێت کارە پەروەردەکەیشی هاوتەری ببەری لە کارە ڕێکخراوەکە کە ئێمە تیشکەکەینە سەری گرنگترین کارمان کە 14 ساڵە بەبێ پشتگیری دارایی بە هاوکاری دڵسۆزان و خەمخۆران توانیمانە بە خولی سەرکەوتن هەمیشە لەگەڵ خوێندکارانی پۆلی 12 مابین هەر لە پشووی هاوینەوە و بۆ پشووی زستانە تا کۆتایەکەی و ئێمە توانیمانە هاوکاریامی تا ئەو کاتەی کاتچنە ناو بەجەدوەلێکە هاوکاریەکە چۆن بووە لەگەڵ کە لەگەڵەوانان چۆن لەگەڵیانن بەڵێ دیار ئێمە بە چەند خۆنا بە چەند ستێپێکە ستێپی یەکەم ئێمە هاتوینە بەهێزکردن نامکردەوە بۆ وایەنەکانیان ستێپی دوم هاتوینە لایانی دەرونیان بۆیان پتەوە کردە ستێپی سێم بە جەدوەل ئاشناماکردنە بە وزاری دواتر هاتوین فۆرمی زانکۆکان لە ڕێگەی چیەوە کردوتان دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ینی من لێرە وای لێم کە لەوانێمە بۆ ئەمڕۆی ئێستا زۆر بێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە ئەندامێکی دڵسۆز و خۆبەخش توانێتی کۆمەڵێک کار بکە کە زۆرجار بە مادێکی زۆر ناکرێ ینی معلومی بەڕێستان ئێستا زۆرترین کێشەی ڕێکخراوەکان بوونی مادێتە بەڵام ئێوە مەگەر کۆمەڵی ئیسلامی پشتیوانی مادیتان ناکە ئێمە لەسەر ڕێکەوە کۆمەڵی ئیسلامی پشتیوانیتان ناکە ئەو بڕەمادی بۆ ئێمە بەشی چالاکی ئێمە ناکە کە ئێمە ئێستا لە درێژەی ئەم دیبێتەیە توانین هەمووی ڕووناکەین ئێمە ئەو بڕەمادەی کە تەسمیل بێ ماکرێ بەشی یەک چالاکێک لەو چالاکیان ناکە کە ئێمە ئەنجامێدەین هەر ناتوانین ینی سەرکەوتوانی زانکۆ بگەێنی بە مەبەستی خۆی بەڵام ئێمە توانیمانە بە خەمخۆری هەموو لایەک بە تایبەتی کەمە زۆر گرنگە بۆ ئێمە ئەندامە خۆبەخشەکان ئێستا زۆر جار بۆ بڵین پارتی نوێ یان بانگەشەی نوێ تیشکە خرێتە سەرەوەی کە ئێمە ئیش لەسەر خۆبەخشکردنی و ئەندامان ناکەین نازانێمە بە عەمەلی 14 ساڵە ئەندامی خۆبەخشمان لەگەڵایە کە زۆر جار کولفیەی ینی سەرفکردنی مادیەکەش ئەرخۆی سەرفی کردووە ئەو کارتێک کە سەرفی کرد بۆی نەگەڕاوەتەوە کە ئێمە ئێستا ئێمە بە عەمەلی 14 ساڵ ئەنجاممانداوە ئێستا بینین حزبەیە پارتەیە بانگەشەکە کە ئێمە هەوڵە دەین کە ئەندامی خۆبەخشمانە یاخود گەنجوالەکەین کە گازی بەوەکەن کە بە خۆبەخشانە کە ئێمە 14 ساڵ بە عەمەلی لە مەیدانەکەین 14 ساڵ بە خۆبەخشی کە وجودمان لێرە خۆبەخشیانێ زۆر باشە کاک سەرهەد لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە دێمە لای جەنابەت دیارە کاتێک کە جەنابەت دەبینرێن ڕەنگە ئێستا لە زۆربەی ناوەندەکانی خوێندنیش شتێکت بیر بکەوێتەوە شتێکیان بیر بکەوێتەوە ویژەوەیە کە تۆ قوتابی بووی و دەستگیر کرایت دەستگیرکردنەکە تا چەندە پەیوەندی بە کاری قوتابیان یا بە سیاسەتی حزبەوە هەبوو لەوەی کە ئێوە لەسەر سیاسەتی حزب بەردەوامون لە بەرجەستەکردنی پەروەردەیەکی تەندروست لە ناوەندەکانی خوێندندا
بڵێ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو دەنێرم لێرەوە لە شاری هەولێرەوە بۆ برایان و بۆ برایانی بەڕێزم لە ستۆدیۆ و لە جەنابیشت کاک جەلالی بەڕێز دیارە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو ڕێکخراوێکی پیشەیی KSO کە ناسراوین ڕێکخراوێکین لە چوارچێوەی ڕێکخراوێک کار دەکەین کە ڕێکخراوێکین تا ڕادەیەک کۆمەڵی ئیسلامی دەستکراوەی کردوین تا ڕادەیەک سەر بەخۆیانە کارەکانی خۆمان دەکەین لە ڕووی کارە پیشەیی و برین قوتابی و لە بواری قوتابی خوێنکاریەوە بەڵام ئێمە وەکو فیکرە تەبەنی فیکرەی کۆمەڵی ئیسلامی دەکەین کاک جەلالی بەڕێز سەبارەت بەوەی کە ئیشی کاری قوتابیان لە شاری هەولێر لە هەولێری پایتەخت ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو ئەندام و کادیرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیمانە بە شێوازێکی خۆبەخشانە بتوانین بەپێی ئەو مەجالێک کە مەجالمان دراوە تێ و ئەو بۆشایەنەی کە دروست بووە لە بواری پەروەردە و فێرکردن ئێمە ڕۆڵی تێدا ببینین چ لە بوارە خوێنکاری و قوتابیان کە ئیشی بە جوابهاتنە لەسەر ماف و داواکاریەکانی قوتابیان و پێشکەشکردنی پرۆژە و بە جوابهاتن و بەشداریکردن لە گربوونەوە و لە ڕێگا جیاجیاکانی داواکردنی مەدەنیانە بۆ بەدەستێنانی مافەکانی قوتابیان و خوێنکاران دیارە ئێمە لەو چوارچێوەیەشدا لە شاری هەولێر زۆر جار ڕوبەڕووی جۆرێک لە چۆن بڵێ ئەزیێتدان و گرتن و ئەوانە بووینێتەوە بەڵام خۆشبەختانە لەخوا بەزیاد بێ ئێمە کەسانێکین ئەهلی خێرین میلەتی خۆمان خۆش دەوێ بە ئەوەوەین کە بتوانین میلەتەکەمان خزمەتێکی بکەین دڵی بە ئێمە خۆشە ئەمڕۆ گەنجان و لاوانمان دڵی بە کۆمەڵی ئیسلامی خۆشە دڵی بە ئەمیرەکەمان خۆشە کە بۆ خۆیان نازناوی پیاوی مردیان لێناوە ئێمەش ئەلحەمدولیلا بە مردی و بە سەربەرزانە لێی دەرچووین هاتینە دەرێ هەموو دنیا و هەموو خەڵکی کوردستان شایەدە کە ئێمە چین و چینە و بۆچی کار دەکەین نەخوا نەخواستە کردەوەیەک بکەین کە نامۆ بێ بە کۆمەلگاکەی ئێمە ئەگەر باسی ئەو فشارانە بۆ بکەی کە بۆ خۆت باسی دەکەی زۆر جار ڕوبەڕووی هەندێک فشار دەبنەوە ئەم فشارانە کێن وە بۆچی ئەوە فشارتان دەخرێتە سەر یعنی ئەوەندە کاریگەریتان هەیە لە ناوەندەکانی خوێندندا کە لایەنێک لێتان بترسێت لەوەی کە بۆ نمونە بە ئاڕاستی سیاسەتی ئێوە لە ناوەندەکانی خوێندندا پەروەردەکردن هەبێ و ئاڕاستەکردن هەبێ لەوەی کە ئێستا بۆ نمونە فشار بخرێتە سەرتان؟ بڵێ کاک جەلال جان دیارە ئێمە کە کۆمەڵی ئیسلامی خاوەنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە لە ڕێگەی ئەو ڕێکخراوەوە ئێمە گەنجان و قوتابیانمان ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو مەدرسەیەکی لێ هاتووە بۆ پێگەیاندنی کادر بۆ پێگەیاندنی کادری حکمی بۆ پێگەیاندنی کادری حیزبی بۆ پێگەیاندنی سەرکردەیەکی دەستپاک و ئەمین بۆ پێگەیاندنی کەسێک کە چاونەترس بێ کە بتوانێت لەسەر ماف و داخوازیەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەجواب بێ ئەوەش وای کردووە خەڵکانێکی گەندەڵ خەڵکانێک کە لەسەر قوت و خوێن و ژیانی خەڵک دەژین قەڵز ببن و بتوانن بە جۆرێک لە جۆرەکان چاوسورکردنەوە و زەخت و گوشار بەرامبەر ئەندامان و کادرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەکاربێنن کە ئەمەش خۆشبەختانە کۆڕی بە هیچ ئەندام و کادرێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان نەداوە بەڵکو سوورتر و گەرمتر بوونێ لەسەر کارەکانی خۆمان بەڵکو زیاتر و زیاتر ئێمە سوورترین لەسەر کار و لەسەر ڕێبازی ئەو کەسەی کە کۆمەڵانی خەڵکی کوردستان ناویان لێناوە پیاوی مرد ئینشاڵڵا ئێمەش هەتا دوایین هەناسە و دوایین مەنزڵگە بۆی ئەو کاروانە بگەین نەجێ لەسەر ئەو ڕێبازە بمرین و بژین بە مەردایەتی و بە پاچی و بە ئەمینی و بە خزمەتکردنی گەل و میلەتەکەی خۆمان بە خزمەتکردنێک کە خوای خۆمان و خەڵکی خۆمان لە خۆمان ڕازی بکەین ئەوە ئامانج و هەدەفی سەرەکیمانە بەڕاستی. زۆر باشە کاک سەرەت ئەگەر ئێستا جیلی قوتابیان ئەوانەی کە گوێیان لێتە بیانەوێت تا ئێستا بۆ نمونە متمانیان بە لیستی 104 نەکردی بێت تۆ پەیامی لیستی 104 کە تایبەت بێ بە کەرتی پەروەردەوە قوتابیان لێرەوە چی باڵی بۆ خەڵکە بۆی کە متمانە بە لیستی 104 بکەنەوەتە لیستی 104 و پەیامی 104 چی تێدایە کە تایبەت بێ بە قوتابیان بە کەرتی پەروەردە بەگشتی؟
بڵێ کاک جەلال دیارە ئێمە لە فراکسیۆنەکانمان لە ڕابردوودا لە خولەکانی پێشووی پەرلەمان چ لە بەغدا چ لە کوردستان پەرلەمانتارەکانمان بۆ نمونە پەرلەمانتارانەی کە لە لیژنەی پەروەردە و خوێندنی بالا بوون زۆرترین وەڵام دەرەوەی داخوازیەکانی قوتابیان و خوێندکاران بوون بە شایەدی هەموو ڕێکخراوەکانی تر کاتێک ئەو براو خوشکانەمان لە ڕێکخراوەکانی تر سەردانی پەرلەمانیان کرد و ئەندامانی دڵسۆزی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕازگۆیانە و بە دڵسۆزانە داواکاریەکەیان گەیاندۆتە شوێنی خۆی ئیشیان لەسەر کردووە و کاریان لەسەر کردووە و پرۆژە یاساکانیان بە شێوازێکی جوان ئیش لەسەر کردووە بۆ نمونە ئێستا کەش لە بەرنامەی کاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی وە پەرلەمانی بەغدا ئیشی جدی کراوە لەسەر نەهێشتنی گەندەڵی لە کەرتی پەروەردە لەسەر باشکردنی بژێوی ژیانی مامۆستاکە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە بتوانێ مامۆستا بە یەک ئیش بە یەک کار بتوانێ بەس تەنها یەک پیشێ بێ ئەویش مامۆستایەتیە نەک مامۆستای زانکۆ بێ یاخود مامۆستایەکی کەرتی پەروەردە بێ پاش دەوامەکەی ئیشێکی تر بکە و دوو ئیشی تر بکە بەڕاستی یەک لە ئیشەکانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئیشکردن بووە لەسەر ئەوەی کە چۆن بتوانن ژیانی مامۆستا ژیانی قوتابی خۆش بکرێ لە ڕێگەی پرۆژە یاساکانەوە لە ڕێگەی بەدەنکە هاتن لەسەر ماف و داخوازیەکانیان بۆ ئەوەی مامۆستا و قوتابی بتوانێت لە کەشێکی ئارام لە کەشێکی زانستی و پڕمەعریفەتدا بتوانێت خزمەتی خۆی و کۆمەلگاکەی بکات و کۆمەلگاکەمان لێرەوە دەتوانێت پێشکەوێ لێرەوە دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنین چونکە قوتابیەکی ئەمڕۆ سەرکردەی دوا ڕۆژە ئەگەر قوتابیەک ئەمڕۆ پڕ عیلم و زانست و زانیاری نەکرێت ئەگەر مامۆستایەک ئەمڕۆ شایستەدارایەکانی پێشکەش نەکرێت ئەگەر قوتابیەک ئەمڕۆ لە هۆڵێکی خوێندنی کەش و هەوایەکی ئارامدا تێیدا نەخوێنێت چۆن بتوانێت لە داهاتوودا کەسێکی پڕ عیلم کەسێکی پڕ زانست بتوانێت پەروەردەکرد بکرێت بۆ داهاتوودا خاڵێکی گرنگی تر ئەویش ئەوەیە نێشتنی قبول خاص و نێشتنی واستەکاری لە کەرتی پەروەردەدا بۆ دامەزراندنی مامۆستا بۆ وەرگرتنی قوتابی لە کۆلێژ بۆ وەرگرتنی مامۆستا لە بەرەسێنانی بڕوانامەی تر وەکو ماستەر و دکتۆرا و ئەوانە بتوانین کۆمەڵی ئیسلامی خۆی خاوەنی پرۆژەیەکی گەورەیە ئەویش عەدالەتی کۆمەڵایەتیە پەیڕەوکردنی عەدالەتە پەیڕەوکردنی چاکسازیە پەیڕەوکردنی بەدەستێنانی متمانەی خەڵکە لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە توانیوێتی خزمەت بە کۆمەلگاکەمان خزمەت بە چینی قوتابی بکات چونکە کۆمەلگەی کوردەواری دەتوانم بڵێم 120 ئەمڕۆ قوتابی و خوێندکار و مامۆستا زیاتریش بگرە لە کەرتی پەروەردە لە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی بالا پێک دێت وەزارەتی خوێندنی بالا وەزارەتی پەروەردە بە مامۆستا و قوتابیەوە پشتی شێری پێکەوەنانی کۆمەلگاکەمان پێک دەینن بۆیە ضرورە هەموو فراکسیۆنێک ئیش بکات لەسەر ئەو کەرتی پەروەردە گرنگە بۆ دروستکردنی کۆمەلگایەکی بە ئەمەک و سوودبەخش لە داهاتوودا بۆی هەمومان لە سای ئەوە باسەینەوە دێمە وڵات کاکسەرە دەست خۆش بێ کاک دیلان دێمە لای جەنابەت وەکو کارگێڕی ناوەندی چەمچەماڵ لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تۆ چۆن متمانت بەخشیوەتە لیستی 104 ڕاستە لە ڕێکخراوی قوتابیانی بەڵام ئێستا بۆ نمونە چۆن دەتەوێت بانگەشە بکەی بۆ لیستی 104 و کاندیدەکانی ئەگەر مایکەکە نزیکتر بخەیتەوە کەناڵی ئاسمانی پێیان دیارە وەکو گەنجان وەکو ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان تاکە ڕێکخراوی کە بەسەر بەرزان ناو زانکۆکان و ناوەندەکانی خوێندنە کار و چالاکی خۆمانەکەین پڕ خزمەترین ڕێکخراوین خۆبەخشانە خزمەت دەکەین موقیفەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە پێشتری شەوای کردووە کە بتمانی تەواو بە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەخشین و گەنجانێکی زۆر پشتگیری ماکەن وەک ناوەندەکان دێمن لامان لە زانکۆکانە پشتگیری خۆیان بە کۆمەڵی ئیسلامی کوردستان دووپا دەکەن لێرەوە دەتەوێت کاندیدەکانت چی بکەن ئەو کێشانەی کە تۆ ئێستا وەکو قوتابیەک لە ناوەندەکانی خوێندن ڕوبەڕوو دەبێتەوە دەتەوێت چۆن سبەینە پەرلەمانتارەکەت لە بەغدا ئەمانت بۆ چارەسەر بکە ئایا تەنها مەرجە لە بەغدا چارەسەر بکرێت وەک دەبینین لە مای پێشوودا ئەم حکوومەتە دز و گەندەڵی کە مافی مامۆستانی خواردووە لە بەرامبەریشە مافی قوتابیانی خواردووە و بڕەپاری دەرماڵی قوتابیانی زانکۆی بڕیوە خزمەت بە قوتابیان ناکرێت قوتابخانەکانمان هەموو وێران بوون لە سەرمایە گەرمکەرەوە نیە لە کاتی گەرمایە سەرکەرەوە نیە بتوانن داواکاری سەرەکی مافەکانی قوتابیان بن لە مافەکانمان بکۆڵنەوە بتوانە هەموو مافەکان دەستبەر بکەنەوە زۆر باشە من دوو پرسیارم هەیە بۆ هەردووکتان یەکێکتان پرسیاری بەشی یەکەم تۆ جوایی وەرە بەشی دووەمیشمەوە لە ئێستادا دیارە کەرتی پەروەردە و بەتایبەتی ڕێکخراوی قوتابیان بە کۆڵێک کێشەوە دەناڵێنن لە نەبوونی بینای قوتابخانە و هەمووەمانەوە ئەو کێشانە چی نەگەر تۆ زیاتر وردیان کەیتەوە بۆم وە
کاک دیاریش پێم بڵێ چۆن چاوەڕێ دەکات پەرلەمانتارەکانیان ئەم کێشانە چارەسەر بکەن. بەڵە سەرەتا بەنایخوا سپاس بۆم دەرفەتە دیارە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان دووچاری چەندەها کێشە ئەبینەوە یەکێ لە کێشە گەورەکان ڕێگریکردنە وەکو لە خزمەتکردنی کەرتی خوێندن. گەورەترین ڕێگری کە لە ئێماکرێ نەبوونی کردنی چالاکیەکانمانە، ینی لە هەندێک شوێنە بینین ڕێگری یەکرێ لە خزمەتکردنی کەرتی پەروەردە. بۆ نمونە لە کاتی سیمینار و کۆڕەکانمانە نەبوونی هۆڵی شیا و نەبوونی شوێنی شیا و بۆ کردنی هۆڵەکانمان. ڕاستە ئێمە هەرچەندە کێشەی مادیمان هەیە بەڵام ئەمە ڕەنگە زیاتر بۆ نمونە کێشەی ڕێکخراوەکە بێت. کێشەکانی ئێستای قوتابیان چی هەیە لە نەبوونی بەشە ناوخۆیە وەک هاوڕێکە تاماژەی پێکرد مخەسەساتی مانگانەیەتی یانی ئەو کێشانە چین کە ئێستا قوتابی پێوەی دەتلێتەوە و تا چەندە باوەڕتوە ناوەندەکانی خوێندنیش بە حەزبی کراون چکە ڕەنگە ڕێکخراویەوە ژەگەر وەکو حزبیانە مامەڵە بکاو و ڕێکخراوەکانی تر بێ لە ناوەندەکانی خوێندندا بیەوە ناوەندێکی خوێندن بە حەزبی بکات چی بکرێت کە بۆ نمونە ناوەندەکانی خوێندن بە حەزبی نەکرێن. بەڵێ وەکو جەناب ئاماژە پێکرد چەندین کێشە هەیە لە نەبوونی بەشە ناوخۆیەکان لە زستانە گەرمکەرەوە بەشە ناوخۆیەکان و هاوین ساردکەرەوە کە ئەمە چەندین کێشەیە ئەتوانین ئەم شتانە بە بێلایانی چارەسەر بکرێ مەسەلا خزمەتێ بکرێ لەلایەن ئەم ئەندام پەرلەمانتارانی کە ئاسنە بەغدا کۆنتاکتیان هەبێت لەگەڵ ڕێکخراوە حیزبی و غێرە حیزبیەکانە بۆ چارەسەرکردنی کێشانە. بۆ من لە ڕێگەی بودجەی تایبەتی شخصی خۆیانەوە یا لە ڕێگەی پرۆژە یاساوە لە ڕێگەی بڕیارەوە ئەتوانن ئەگەر لە ڕێگەی پرۆژە یاساوە بێ باشتراگە نەبێت لە ڕێگەی بودجەی خۆیان. سبەینێ کاندیدەی کە تۆ متمانەیە دەیتێ باوەڕتوای ئامادە هەیە بودجەیەکی تایبەتی شخصی خۆی بداتە خزمەتی قوتابیان؟ بەڵێ وەکو بینیمانە لە زۆربەی کار و چالێکیەکانە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەتوانم بڵێم هاوکارمامون. ئەمە پەرلەمانتارەکانی خۆتان. من لە پەرلەمانتارەکانی خۆمانەوە ڕوام ئەتوانم بڵێم بۆیە دەنگی دەدەمێ ئەتوانێت لە دو ڕۆژدا چارەسەری کێشەکانمان بێت. زۆر باشە کاک دیاری ئەگەرمایکە بگریتە دەستەوە سبەینەوەی کە متمانیان دەدێت یا ئێستا تەوێ متمانیان بدەیت چۆن دەتوانێت خزمەت بە قوتابی بکات. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لێکم لە ڕاستیاندا پەرلەمانەکانی ئێمە مەحاڵیان تێپەڕاندووە لە هەموو بوارێکدا. چۆن ینی؟ ئێمە سەربەرزین بە ئەندام پەرلەمانەکانمان بەو پرۆژە یاسانی کە تا ئێستا لە هەستی خەڵک تێگەشتوون لە معاناتی خەڵک گەشتون و بردویانتە پەرلەمان چەندین ئێمە خۆمان ئەگەر وەسفی ئەندام پەرلەمانەکانمانەکەین هەموو گەلی کورد دەزانێت هەموو ئێستا چاوەکراوەیە لەخوا بەزیابێت. بەڵام ئێمە تایبەت بە پەروەردە هیوادارم ئێمە دڵنیایشین کە ئەو قەیرانانەی کە لە زانکۆیە هەیە لە کەرتی پەروەردی ئێمە هەیە توانین چارەسەری بکەین. ئێمە 27 ساڵەمە ئەم دەسەڵاتی ئێمە کە حکوومەکات کە دەستی کردو بەسەر هەموو جنگێکی ئەم کۆمەڵگایە کەرتی پەروەردەش بێبەش نییە لەوە کە عالەمە زانێت کە بە حیزبی کراوە جاگەر لە دەڤەری ئەولا بێ خۆمان زانین ئەو لە باڵا دەستن و هەموو شتێک بە ئەرزوی خۆیانە لەوێ ئێمە بێبەشین لە هەموو کار و چالاکێک لە ناوەندەکانی خوێندندا. لێرەش زەختێکی زۆرمان لەسەرە تەنها بۆ یەک حیزبێ ئەتوانێت کار و چالاکی بکات. لەگەڵەوە قوتابی زانکۆ بە تایبەت من کاک جەلال خۆم قوتابی زانکۆم معناتی زۆربەیان زانم. چینە معاناتانە؟ معناتەکەیان زۆرن لە ڕاستیە لە ئێستایە کە باری دارایی زۆربەی خانەوادەی کورد واتێک چووە چەندین تەلەبەی زانکۆ هەیە وازی لە خوێندنیە ناوە لە بەرەوەی ناتوانێت ئەمە حاڵەتە یا بۆتە دیاردە؟ ئەمە لە دیاردەش خەریکە دەرەچێت چونکە زۆر شتمان بینیوە زۆر شتمان بیستوە ئەمە لە ڕێگەی خێرخوازەوە لە ڕێگەی ئەندامی دڵسۆزی خۆمانەوە ساڵانە چەندین کار و پرۆژەکەین بۆ بەشە ناوخۆیەکان لەوان دابشکردنی پێداویستی ڕۆژانە لە خواردن و خواردەمەنی لەوانە بڕەپارەیەک ئەگەر خۆمان لەم لاولۆلا دەستی ئەکەوین و لە لای دڵسۆزانی خۆمان و ئەیبەشین بە قوتابی زانکۆ. چ جۆرە قوتابیەک سوودمەند دەبێت لەو پارە خێرخوازی کە ئێوە کۆیەکەنەوە لا ئێمە هیچ پێوەرێک نییە بەس ئەوەندە کەم ئاستی گیرفانی هەڵە سەنگێنین ئاستی ئایلەکەی هەڵە سەنگێنین جا هەر ڕەنگێ بێ هەر
لایەنێک بێت لە ئێمە جیازی نییە ئێمە لەبەرەوەی ئەو کاروچالاکانە ئێمەیکن بۆ هەموو کەسێکە بۆ هەموو قوتابیەکە زۆر باشە کاک دیاری مامۆستا بێستون دایمەوە لای جەنابەت ستودیۆی 104 بۆ ناساندنی کاندیدەکانە بەڵام لەم بەرنامەیە دەماویست خەڵکی قوتابیان بناسن بۆی کە سبەینێ خەڵکیشیان لێ گەورە دەبێت دەگاتە ناو جومەکانی حکومڕانی لە حکوومەت و لە پەرلەماندا نموزەشتان هەیە پێشتر خەڵکێکی باشتان ڕادستی ناوەندەکانی حکوومەت و پەرلەمانیەکان کردبێت وڵا ژمارەیەکی زۆر وەکو ئێمە سپاس بۆ خۆی گەورە ینی هەموو ئەو خەڵکانێت توان بڵێ مێسەر لە ناوەندی بڕیاری کۆمەڵی ئیسلامی و حکوومەت و پەرلەمان لە پشی کۆمەڵی ئیسلامی ئەتوان بڵم لە 95 بە سلکی ڕێکخراوی قوتابیان و پێشینەکانی پێش ڕێکخراوی قوتابیانە ڕۆشتون هەر کاندیدانی لیستی کۆمەڵ لە پارێزگای سلێمانی و لە هەولێر و لە دووهۆچیش ئەمانە هەمویان پێشتر لە ڕێکخراوی قوتابیان لە ڕێکخراوەکانی پێشتری ناوەکانی پەیوەندی ئیسلامی خوێندکارانی کوردستان یەکێتی قوتابیانی موسڵمانی کورد یەکێتی قوتابیانی ئیسلامی یەکبوونی قوتابیانی کوردستان کۆمەڵی قوتابیانی ئیسلامی کە ئێمە درێژە پێدەر و میراتگر و شوێنکەوتە و ئەو هینەمان هەڵگرتو ئێستا بەردەوامین وەکو هەر لە سلێمانی بەڕێزان ماوەستا ئەحمەدی حاجی ڕەشید کاندیدی ژمارەیەک و سەرۆکی لیست لە ڕێکخراوی قوتابیانەوە هاتووە بەڕێز سەرۆکی لیستی پارێزگای هەولێر لە ڕێکخراوی قوتابیانەوە هاتووە لە کاروانی ڕێکخراوەیی قوتابیانە هاتووە بەڕێز کاکسوار سەیدا سوار ڕێکانی لە سەرۆکی لیستی پارێزگای دوهۆک ئەویش لە بیرمە منە و کاتە بەرپرسی ناوەندی دوهۆک بووم لە پۆلی چواری عەتادی ئەو سەیدا عەبدوستار ڕێکانی کە بووە ڕەمزی بەرخودانی بادینان هەردووچیان دەستمان گرتن لە پۆلی چواری عەدادی مەعەدی ئیسلامی بوون هەمویان هاتنە ئێرە لێرەوە پەیامیان ئەوە بوو کە خزمەتکەن کە بەردەوام بن کە بەرەو سەرکەوتن بچن ئەمان لە پەرلەمانی کوردستان شێرەکەی پەرلەمان وە شێخەکەشی هەردووچیان شێخی پەرلەمان کە سکرتێری پەرلەمان بوو بەداخەوە بەو کە نەما لە پەرلەمان لە موسسینی یەکێتی قوتابیانی موسڵمانی کورد بووە و لەوێوە هاتووە شێرەکەی پەرلەمانیش کاک سۆران عومەر هەر لە سەردەمی قوتابیەتیات ئەو کاتە کە ڕۆژنامەی بێداری پێم وابێ گەر هەڵم نەکردبێ لەو کاتە ئەو سەرنووسەریان بەڕێوەبەری نووسین بووە و لە زانکۆ بەرپرس بووە لە کۆلێژی ئیدارەی اقتصادی زانکۆی سلێمانی لە کاری ڕێکخراوەی هاتووە بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشەپێدان و چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بەڕێز مامۆستا عومەر سکرتێری ینی ئێستا سێ کەس پێش من بووە کە سکرتێر بووە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمانە هەمویان و هەروەها بەڕێز کاگەیوب عەبدوڵای قەسرێ پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە و هەروەها ئەو خەڵکانەی تریش لە پەرلەمان کە ناتوانم داوای لێبوردنیان لە یەکەم ناویان هەڵبدەم با بڕێنە سەر کایەی حیزبی لە کوردستانە وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان سکرتێری پێشووی تری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە کارجێ ڕێنجومەنی بانگەواز و بەڕێوەبردننی کۆمەڵی ئیسلامی سکرتێری یەکەمی ناوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە لەگەڵ ئەمەشا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی حیزبی و حکومی ئەتوانم ینی بیان ژمێرین لە کاتێکی دیاریکرا هەمووی لێ حکوومەت و پەرلەمانەوە من ناڵم چۆن ئاگایان لە ڕێکخراوی قوتابیان بوو بەڵام چۆن توانیوانە خزمەت بە کەرتی پەروەردە یا بە جیلی قوتابیان بەگشتی بکەن لە پەرلەمانتارەکان بە ئەوانەی کە لە حکوومەتە مەحەلیەکان بوون یا لە حکوومەتی لە کابینەکانی ڕابردوو لە ئێستا و ڕابردووی هەرێمی کوردستانە بوون ئێمە یەکشت بڵێم ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە تەبەنی ئەو پرۆژە گەورە بەرفراوانە ئەەکەین هیچ کاتێک چاومان لەوە نەبووە خەڵک بە تایبەت خزمەتیە بکە یعنی ئێمە هیچ کاتێک چاومان لەوە نەبووە پەرلەمانتار وەزیر خەڵکانی دڵسۆز و کارا لە ناو کایە گشتی و تایبەتیەکانیان لەوێ بێن خزمەت تەنیا بە ڕێکخراوی قوتابیان بکەن ئێمە هەمیشە خیتابمان وا بووە ئەبێ ئێوە خزمەت بە کۆی پرۆسەی بە کۆی خەڵکی کوردستان بە کۆی پرۆسەکان بۆت باس بکەم ئێمە لە پێشتر بەم باس کردی کە
پەرلەمانتارەکەمان بەو جۆرە لە لیژنە تایبەتمەندەکان چوون بەدەم پرۆسی پەروەردە و فێرکردن. ئێمە هەمیشە لە هەموو کۆڕ و کۆبوونەوەکانی هەرێمی کوردستان کە تایبەت بووە بە پەروەردە و خوێندنی باڵا لە کۆنگرەی پەروەردەیی 2007 کۆنگرەی پەروەردەیی 2015 و کۆنفرانسەکانی ئەگە زیاتر وردیکەینەوە وەکە و برادرانە ئاماژەیان پێکرد ئێستا لە زانکۆ هەیە لەبەر نەبوونیەتێتەوە ماڵوازی لە دێمە سەرەوە بەتایبەتی کە ئێستا کێشەی قەیرانی دارایی هەیەەوە بە قسەی یەکەم هەر هاوڵاتیەکە تەلەبەیەک قوتابیەک بدوێنی باز لە قەیرانی داراییەکە ئەمانی ئێوە کە خستونات ئێوە بردووتانەتە ناو ناوەندەکانی حکوومەت و پەرلەمان چۆن خزمەتی تەلەبەیان کردووە قوتابیان کردووە لە ڕووی دارایی وەڵای من ناوی پەرلەمانتارێک هەڵ نادەم کە لە بەغدا بوو ڕۆژێک چوومە خزمەتی وتم فلانێک کە زوتی بەڵێ وتم چیت پارە پێ بمەرێ یعنی وتم چیت پێ بمەرێ عنی تەسەورکەن چاکەتەکەی کردەوە هەرچی گیرفانی هەبوو گەڕا هەرچی پێ ویای بە من وتی بۆ ستەوتم بۆ ئیشێکمە کە خزمەت بە قوتابی و خوێنکار کە قوتابیەکی هەژارە کێشەی هەیە ناتوانێت درێژە بە خوێندن بدا پێی داوین پەر ئەندامانی ئەنجومەنی پارێزگاوە وەزیرە بەڕێز و ئەوانەی کە توانی ویانە یعنی بەداخەوە ئێمە کۆمەڵی ئیسلامی پەرلەمانتارە بۆ منەهی خۆتان بوو ناو بەڵێ هی خۆمان بووە بەڕێز مامۆستا غازی حەمە ئەمین پەرلەمانتاری پێشووتری پەرلەمانی بەغدا لە بەغدا بوو لە هەڵەبجە ڕۆژە بینیم لە مەڵبەندی شارەزوری کۆمەڵ ئەو کاتە ناوی مەڵبەندی شارەزور بوو ئەو شتم پێوت و هەروە پەرلەمانتارەکانی تریشمان بەڕێز مامۆستەزانە کە خزمەتی قوتابی خوێنکاری کردووە لە هەولێر ئێمە قوتابی خوێنکاری زانکۆ پەیمانگەکانی هەولێر کە مامۆستا سەلیم شوشکەیی لێرە مامۆستا ئەحمەد بەڵام ئێمە توانای مادی و پەرلەمانتار و وەزیر و بەڕێوبەری گشتی شتانشمان مەحدودە لەبەرچی چونکە کۆمەڵی ئیسلامی تاکە هێزە ئەتوان بڵێم لە هەموو شەرق لەوسەتا لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاستە کە زۆرینەی هەرە زۆری موچەی پلە باڵاکانی گەڕێنێتەوە ناو زۆر باش خەزانەیەکی تایبەتان هەیە بۆ خزمەتکردنی قوتابی لە ڕووی داراییەوە بەڵێ ئێمە دەستگای ڕاژی ڕێکخراوی قوتابیانی کوردستانمانە خۆشبەختانە دەستگای ڕاژی ڕێکخراوی قوتابیانی کوردستان خزمەتێکی بەرچاوی بە قوتابی خوێنکار کردووە لە ڕووی ئەوەی کە پارەی داوە بە قوتابی خوێنکار وەک پارە بە لە ڕووی ئەوەی کە خواردەمەنی و پێداویستی کۆ کردێتەوە بۆ قوتابی خوێنکار لە زانکۆ و پەیمانگاکان لە ئامادەیەکان لە بەشە ناوخۆیەکان بە تایبەت پێی داون لەگەڵەوەشدا ئەم دەستگایەکە هاوکاری قوتابی خوێنکار و هەژار و کەم دەرامەتە بە هاوکاری خێرخوازان چونکە هیچ سەرچاوەیەکی دارایی وەک ئەو ڕێکخراوانەی کە بە پارەی ئەم حکوومەتە دێن پارە ئەدەن بە خەڵک و دوایش ئەیکەن بە شاباش بەسەریا ئێمە بەبێ ئەوەی هیچ شاباشێکمان کردبێ بەبێ ئەوەی هیچ پارەیەکمان لە حکوومەت لە دەسەڵات وەرگرتبێ بە هاوکاری خێرخوازی بەڕێز هەرێمی کوردستان هاتووین خزمەتی قوتابی خوێنکاروان کردووە چەند کەسی وەکو کاک دیاری و یعنی هاو وێنەکانی کاک دیاری لە زانکۆی سلێمانی لە زانکۆی سەلاحەدین لە پۆلیتەکنیکەکان لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕانیە لە سۆران لە دووەک لە زاخۆ لە هەموو شوێنەکانە ئێمە ئەمانە توانی ویانە خەمی یعنی خۆیانیان لەبیر چۆتەوە کە ئەمانیش یەک تۆز لەو کەسە هەژارە یەک تۆز باشتر بوون بەڵام ئەمان خۆیانیان لەبیر کردووە هاتوون گروپیان پێکێناوە لە دەرگای هەموو دەوڵەمەند و خێرخوازێکیان داوە کە خزمەت بەو قوتابیانە بکەن ئەمە ئێمە ئەتوان بڵم شانازیەکە دەستگای ڕاژی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە لە ساڵی چەند ساڵی ڕابردوو کرد لە ساڵی پار ئێمە راپۆرتمان کۆتایی کرد 104 میلیۆنمان بە هاوکاری دابوو بۆ قوتابی خوێنکارانی کە لە ڕێگەی دەستگای ڕاژتانەوە 104 میلیۆن دینارتان بەخشیوەتەوە بەسەر قوتابیاندا بەڵێ لە ڕێی دەستگای ڕاژەوە بەڵێ جگە لە خواردەمەنی و کەلوپەلیش کە بۆم باس کردی جگە لەوەی کە بە هاوکاری دەستگای بەخشین ئێمە هاوکاری 200 قوتابی خاوەن پێداویستی تایبەتمان کرد هەر جۆرێک لە خاوەن پێداویستی وێ قوتابی زانکۆیان پەیمانگا بوو بێت ئێمە هاتی ناوکاریوانەمان کرد بە بڕێپارەیەک جگە لەوەی کە ئێمە بە هاوکاری کۆمپانیەکانی خواردەمەنی ئەوانە کە توانیمانە خزمەت بکەین زۆر باشە کاگیبراهیم چۆن دەتانەوێت بانگەشە بۆم لیستە بکەن و کاندیدانێک بنێرنە پەرلەمانەوە کە وەک دیارە مامۆستا بێستون ئاماژەی بکرد بەم شێوازە لە خەم و بیری قوتابیا بن زۆر بە کورتی و بە خێراییگەر پێم بڵێ دیارە ئێمە نوێنەرەکانمان چ لە پێش چ لە ئێستا داهێنانێکیان کرد کە ڕێژەی زۆرینیان شکان بە زۆری نەکارکردن ینی تەسەور کە هەرچەند من ئەمیشاواڵێم چالاکیکردن یاخود خزمەتکردن ڕێژەیە ڕێژەیە خزمەت لە ئێمە بووە من بە مطلق قسە ناکەین ئێمە ڕێژە
باوەک ئەوانی تر نەبین مطلق بۆ خۆیان نێبن وەک کارل پۆپەرە لێ هەمیشە هەوڵێوادن کە بە خەڵکی بڵێن بۆتانەکەینە بەهشت یەکەم جار ئەوانیش کە دنیایان بۆکەنە دۆزەخ. کورتەکەیەوەی نوێنەرەکان ئێمە داهێنانێکیان کرد بە زۆری کار نەکردن واتە توانیان بەستێ نوێنەر دەوری چەندها نوێنەر ببینن هەر لەو بەڕێزانی کە چوونە لەو بەڕێنشی کە لە داهاتوارن ئەمە خۆی بۆ خۆی نەک لەلایەن ئێمەوە خود یە و خەڵکی کە کارەکەی بۆ کراوە لە ناوەی ئەم عێراقە بۆ تایبەتی کوردستانیش خۆی بۆ خۆی ئەوە ئەبێتە ئیشارەتێک و پەنجەمۆرێ بۆی کە لە ڕۆژی 12 نەتیجەکەی بینینەوە واتەوەی ئێمە دەبێستەکەم ماوە کاکسەرە دێمە لای جەنابەت ئاخر قسەر لەسەرەوەی کە تانەوەکو ڕێکخراوی قوتابیان چۆن پشتیوانی لە لیستی 104 کۆمەڵ ئیسلامی بکەن و چی بە هاوڵاتیانە دەن و بە تایبەتی جێلی قوتابی بۆەوەی کە دەنگ بدەنە لیستی 104 کۆمەڵ ئیسلامی. بەڵێ کاک جەلال گیان دیارە ئێستا قسەیەک باوە کۆمەڵی خەڵک باز لەوە دەکەن کە گەنجیان لە دەوری خۆیان کۆ کردوتەوە و باز لەوە دەکەن دەپارڕێنەوە بەنەو ئەگنەنەوەکان کە وەرن گەنجان و لاوان تاقیمان بکەنەوە. بەڕاستی من ئەوە دەڵێم کۆمەڵی ئیسلامی هێزێکی تاقیکراوەیە و سەرکەوتوش بووە بۆ نای گەنجان و لاوان و قوتابیانی خۆشەویست. کۆمەڵی ئیسلامی چی نەما بۆ کۆمەلگاکەی نەکات چ تەسعیەیەک نەما چ قوربانیدانێک نەما چ خزمەتێک نەما بۆ نمونە ئێمە لە هەموو ئەو شوێنانەی کۆمەڵی ئیسلامی تێیدا بووە با کەسێک بێ گلەیی لە وەزیرەکانمان هەبوو بێ کەسێک بێ گلەیی لە ئەندا پەرلەمانەکانمان هەبوو بێ بەڕاستی هەر هەمویان دووقات و سێقاتی خۆیان ئیشیان کردووە. بۆیە لێرەوە بە گەنجان و لاوان و قوتابیانی خۆشەویست دەڵێم ئەگەر دەتانەوێ داهاتوێکی گەشتان هەبێ ئەگەر دەتانەوێ بە شێوازێکی ڕاستگۆیانە و فێڵتان لێ نەکرێ دواتر پەنجەی پەشیمانی بگەزن ئەوە وەرن دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن کە هەمووتان بۆ خۆتان سەرکردە و قاید و قەواعیدەکەیەوە دەزانن چێنە و لە کوێوە هاتون. ئێمە بەڕاستی ئێمە هەر قوڵاوی ناخ و ڕۆحی میلەتی خۆمانی لە ناو میلەتی خۆمان پەروەردە بووین و هەر قوڵاوین پەروەردەکراوی دەستی ئەم و ئەو نین. ئێمە میلەتی خۆمان خۆش دەوێ ئێمە لە مەیدانی کوردایەتی داین ئێمە لە مەیدانی مەردایەتی داین ئێمە هەموو کاتێک خواستەکان و داواکاری میلەتەکەمان پێش خواستە حیزبیەکانی خۆمان خستووە. ئێمە کۆمەڵی ئیسلامی بە وەسیلە دەزانین بۆ خزمەتکردنی میلەتی خۆمان بەڕاستی. بۆیە ئێوەش وەرن دەنگ بە لیستی کۆمەڵی ئیسلامی بدەن بۆ ئەوەی خزمەتێکی بەرچاو بکرێن لە داهاتوێکی گەش و ڕۆشنتان هەبێت بەڕاستی. زۆر باشە دەست خۆش بێ کاکسەر جا بۆیە لێرەوە کاک جەلال جان من دەمەوێت یەک خاڵی مهم کاک جەلال بەڵە کاکسەرت بە خێرایی ئەگەر پێم بڵێ کاک جەلال جان ئەویش ئەوەیە ئێمە وەکو گەنجان و لاوان بەڕاستی کۆمەڵی ئیسلامی خۆی خاوەنی کۆمەڵێک گەنج و لاوە کە تێیدا کۆمەڵی ئیسلامی بەڕێوە دەبن. بۆیە هەر کەسێک هەر گەنجێک هەر لاوێک هاتۆتە ناو کۆمەڵی ئیسلامی توانیوێتی خزمەت بکە ئەوە کۆمەڵی ئیسلامی بەشێک بووە لە ئەویش بەشێک بووە لە کۆمەڵی ئیسلامی. بۆیە کۆمەڵی ئیسلامی لە هەموو شوێنەکان توانیوێتی گەنج بباتە پێش بۆ نمونە لە ئەنجومەنی پارێزگاکان لە کاری پەرلەمانی لە بەڕێوەبەرە گشتەکان لە هەموو شوێنەکان لە مەڵبەند و لە دەستگاکانی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کارکتەری سەرەکی و ڕئیسیە گەنجە بەڕاستی ئەویش بۆ نمونە لە مەکتەب سیاسی هەموو حیزبەکان هاوڕێکانت کاک دیلان کاک درود کاک دیاری ئەگەر بەیەکی ڕستەیەکی کورت پێم بڵێنەوە چۆن نەتانوێ بانگەشە بۆ لیستی 104 بکەن بە لافی هەڵواسین و بەرزکردنەوەی دروشمەکانیان یان دەتانوێت بۆ ڕێگەیەکی تر بگرنە بەریا پەیامتان بۆ هاوڵاتیان بەگشتی چی هەیە بە کورتی ئەگەر پێم بڵێن. ئێمە سەر ڕای خزمەتکردن بە قوتابیان کاوە پیشەکەمانەوە پێڵین ئەو بانگەشێکی گەورەیە بۆ لیستی 104 دیارە بە شەو بە ڕۆژ ئەگەر مایکەکە نزیکتر بکەیتەوە بە شەو بە ڕۆژ ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە فلێکی سەڵواسین بە پۆستەر بڵاوکردنەوە لە ڕێک ئەکاونتەکانی ناوەندەکانمانەوە بانگەشمان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان کردووە. فەرموو کاک درود. دیارە ئێمە سەرڕای دەوامی ڕۆژانی خۆمان دوای دەوام شەوان لە ڕێگەی ناوەندی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە بە هەڵواسینی لافیتە و فلێکسەکانی لیستی 104 و کاندیدەکانی ئەتوانین ئەوە بە خەڵک بڵین بە دەنگدانی تۆ بە لیستی 104 دەنگدانی تۆ بە لیستی 104 ئەتوانێت ژیانێکی خۆشبەخت بۆ تۆ بگوزارێت. دەست خۆش کاک درود کاک دیاری. وڵام من ئەڵێم ئەگەر بە لافیتە بێت ئێمە باڕ ناکەم هیچ دەنگێک بێنین لەبەرەوەی حیزبی دەسەڵات
ئەوەنە لافیتەشتی کردووە ئەگەر بێوێت لە باتی جادە و قیرتاوکردن لافیتە بەو ناوەیە بڵاوکاتەوە بەڵام من ئەڵێم گەنجانی وڵات ئەوانەیە گەر بیرەکەنەوە و خاوەن فکرن تەنها سێری ڕابردوویەکی کۆمەڵی ئیسلامی بکەن کە بەنەداری کە لەگەڵ چینی هەژارانە لەگەڵ ئەو هەموو هەڵوێستەی کە تەنها ئامانجی خزمەتکردنی کۆمەلگای و هیچی تر. زۆر سپاس دەست خۆشکاک دیاری زۆر سپاس مامۆستا بیستون سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هەروەها کاک ئیبراهیم ئەمەر ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان لە ستودیەکانمان لاولێر کاک سەرەد عوسمان ئەندامی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان و هەروەها بۆ ئەم سێ میوانە بەڕێزش کاک دیلان و کاک درود و کاک دیاری زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆی بینەرانی عزیزی شتا بەرنامەیەکی تر و ستۆدیۆیەکی تری 104 بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.